بەشێک لە مامۆستایانی ناڕازی لە بەردەم پەروەردەی ڕانیا خۆپشاندانیان ئەنجامدا وەک خۆیان دەڵێن دەیانەوێت بە گوێی دەسەڵاتدارانیدا بدەن کە بێدەنگ نابن لە ئاستی مافەکانیان و ئەگەر وەڵامیان نەدرێتەوە ئەم جارەیان هەنگاوی گەورەتر دەنێن. یەکێک لە بژاردەکانیش ڕێگریکردنە لە سەرچاوەکانی داهاتی دەسەڵاتداران. بژاردەمان لە بەردەمە 100% هاشتاکێکمان بڵاو کرد بۆ ئەو وازعە دەست دەبین بۆ سەرچاوی داهاتی ئەو دەسەڵاتە چەتە و مافیایە و بەڵام دەمانوێت مامۆستایانی سنووری دەڤەرەکەمان گەرم و گوڕ بن حاضر و ئامادە بن بۆ داهاتوو. باکوت بابەتێکە پەیوەستە بە مامۆستایانەوە مامۆستایان دەبێت ئەوە بێتە کەلتور دەوامی بێموچە قبول نەکەن چونکەەوە جۆرێکە لە کۆیلایەتی مۆدێرن کۆیلایەتی سەردەم داوام بێموچە قبول نەکەن موچە دووەرگە 30 ڕۆژ داوام بۆ بکە موچە نەهات دوای 30 ڕۆژ دەبای کۆتی بکەوە پێیوەستە بە مامۆستایانەوە ئێمە بڕیارمان لێ نەداوە تەنها پشتیوانیمان لێ کردووە. بەڕاستی ئێمە لێرەوە دەمانوێت بە دەسەڵاتی شکست خواردووی هەرێمی ڕابگەیەنین ئەگەر لە داهاتوێکی زۆر نزیکدا وەڵامی داواڕەوەکانی موچەخۆران و ئێمەی مامۆستایان نەدەنەوە لێرە ڕەنگە خۆپشاندانی ئایندەمان لێرە نەبێ. بەڕاستی لێ لەمە و بەدووە شادەماری خوێنی ئەم دەسەڵاتە دەگرین بەڕاستی شادەماری خوێنی ئەم دەسەڵاتە دەبڕین کە خاڵە سنووریەکانن کە ڕێگاگرتنە لە تانکەرە نەوتەکان چکە بەڕاستی هیچی کە ناهێڵین هیچی کە ڕێگا نادەین داهاتی ئەم وڵاتە تەخشان و پەخشان بکرێت. مامۆستایانی ناڕازی دەڵێن حکوومەتی ماوە بەسەرچوو خەمساردە و باکی با ژیان و گوزەرانی موچەخۆران و هاوڵاتیانی نییە بۆیە ئەوانیش لە بایکۆتکردنی ناوەندەکانی خوێندن بەردەوام دەبن. دیارە ئێمە ئەمڕۆ ئەو گربوونەوەی کە کردومانە بەمەبەستی ئەوەیەکەوە بایکۆت و خەباتی مەدەنی بەردەوامە چونکە تاکو ئێستا دەسەڵات هیچ هەنگاوێکی نەناوە بەرەو چارەسەرکردنی قەیرانەکان کە بۆ خۆی بۆتە گرفتێک بۆ ئەم وڵاتە. بۆی ئێمە ئەمڕۆ هاتین کە بڵێن بەدەسەڵات بڵێن ئەم خەباتەمان بەردەوامە تاکو بەدەستێنانی مافەکانمان بۆ بەردەوام دەبین لەسەر داواکاریەکانمان. جارێک کە دووپاتکردنەوەی داواکاریەکانمان کە خۆی دەبینێتەوە لە دیاریکردنی چارەنووسی موچەتزراوەکانی ساڵانی ڕابردوو واروها لەبەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆستایان جگەلەوەش بە نیشتیمانیکردنی موچەکەمان کە تەوتینە. بەڕاستی ئێمە جارێک کە دووپاتی ئەوە دەکەینەوە کە دەبێت تەوتین جێبەجێ بکرێت چکە هەتا موچەی ئێمە لە دەستی ئەو دوو هێزە یاخود ئەو دوو منەماڵ دەسەڵاتداردا بێ هەموو ڕۆژێک ئەو موچەیە مەترسی لەسەرە یاری پێ دەکرێت هەر کاتێک حەزیان لێبوو موچەکە دەدەن هەر کاتێک حەزیان لێبوو دەیبڕن. مامۆستایانی ناڕازی دەڵێن هەنگاوی داهاتوو بژاردەی تریان لە بەردەستە کە دەسەڵاتداران ناچاری شکاندنی بێدەنگی دەکەن هەڕەشەی ئەوە دەکەن کە ڕێگای دەواازە سنووریەکان و بیرە نەوتەکان دادەخەن کە کەس نازانێت داهاتەکانیان چی لێ دەکرێت. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.